دەستگای ڕەوانگە ئیمڕۆ بێتە میوانی ماڵەکەمان ئێستش پێکەوە هەمومان پێشوازی لە یەکەین فەرموو. بەخێر بێ زۆر سپاس دەکەم زۆر مەمنون فەرموون بەخێر بێ. فەرموو کاک زیرەک. بەخێر بێ کاک زیرەک. زۆر خۆشحاڵم کە بوون بە میوانی ماڵی ئێمە. جێگای خۆشحاڵی جێگای شانازیە. سپاس بۆ ئەم بانگێشکردنە، سپاس بۆ ئەم دەرفەت ڕەخساندنە، بۆ ئەم ماڵە جوانە قشتیلانەیە کە داتانەوە، سپاس بۆی کە شەڕەفی ئەوەتان بە ئێمە داوە ببین بە میوانتان ئەمڕۆکە. جێگای خۆشحاڵی جێگای شانازیە بۆ ئێمە زۆر بەخێر بێ سەر چاو. کاک زیرەک، دەستگای ئێوە باش ڕێکخراو سنتەرمان زۆرە کە دەستی یارمەتی و هاوکاری بۆ منداڵەکانمان درێژەکەم، بەڵام سنتەری ئێوە دەستگای ئێوە لە ماوەیەکی کەم چالاکیەکی زۆری پێشکەش کردووە، زۆریش گرنگی بە منداڵ و گەنجەکانەدات. پێشەوە کە بچینە سەر ئەم فستیواڵە کە زۆر گرنگە، من هەموو کاتێ ئەڵەم کە ئەگەر هونەر لە کۆمەلگامان بە هونەر دەوڵەمەندکەین، ئەو کۆمەلگا هەموو کاتێ سەرکەوتووە، چۆن فەرهەنگ بە هونەرەوە دروستەکرێ، یان شتێکە نابێت جیاواز لە کۆمەلگا بێت. دەستگای ئێوەی زۆر گرنگیەدا بە بەشی هونەری ئەوانە کە لەسەر ئەو فستیواڵەیە، کەمە حەزەکەم بە کورتی لەسەر دەستگاکەتان قسەیەکمان بۆ بکەین. زۆر سپاس. دەستگای ڕوانگە لە ساڵی 2013 لە مانگی حوتی 2013 دامەزراوە، هەتاکو ئێستا کە نزیکەی 7 پرۆژەی جۆرا و جۆری لە سەردەم شار و شارچووکەکانی کوردستانە بە ئەنجام گەیاندووە. ئێمە لە زۆر بواری جیاوازەوە کارمان کردووە، چ لە بواری تەندروستی بێ، لە بواری پەروەردە بێ، لە بواری وەرزش بێ، لە بواری هونەر بێتن، خێزانی کەم دەرامەت، مناڵانی بێسەرپەرش، لە هەموو بوارانە توانیمانە یان هەوڵمانداوە بۆی کە خزمەتگوزاریەک پێشکەش بەم خەڵکانە بکەین کە پێویستیان بە مساعدەی ئێمە هەبووە. ئەوەی ئێستاش کە ئێمە زیاتر کە تەرکیزی لەسەر دەکەینەوە، جەختی تێدا دەکەینەوە، ئەویشەوەیە کە چۆن بتوانین گرنگی بە سێ بوار بدەین. بەڕاست یەکەمیان پەروەردەیە کە پێمان وایە ئەمڕۆکە وەزعی ئەمڕۆی کوردستانە زۆر پێویستی بە گەشەپێدانی پەروەردە هەیە، کە دڵی پەروەردە بە شێوە فراوانیەکەشەوە بە هەموو لایەنەکانیشەوە. پەروەردەیە، ژینگەیە، لاوانیشە. لاوان سەروەتێکی نیشتیمانین لەلای ئێمەوە، لاو هەڵگیرسێنەری شۆڕشە، لاو بەرەو پێشبردنی میکانیزمی بزافی ڕزگاری خوازی و زانست و ئەدەب و هونەرە، کەواتە ئەو تاقەی لاو دەبێت ئیسفادەی لێ بکرێ. بەڕاستی تۆ چۆن بتوانیت توانای لاو بێنی بەگەڕی بێخی لە نێو کۆمەلگادا بۆ ئەم لاوەی ئەمڕۆکە کە نەوەی ئەمڕۆکەیە سەرکردەی دوا ڕۆژە، نەوەی ئەمڕۆکەیە مامۆستای دوا ڕۆژە، نەوەی ئەمڕۆکەیە هونەرمەندێکی ناودارە، ئەدیبێکی ناوداری دوا ڕۆژە، بۆی کە بتوانین ئەو توانە جوانانەی لاوان بە هەدەر نەڕوە، بۆی کەوتن ئیسفادە لێ بکەن. بۆیە دەستگای ڕوانگە محاولەیەکی زۆر جدی کردووە کە پەروەردە جومگە سەرێکیەکەمانە و ئینجا لە چوارچێوەی پەروەردەیە، بەڵێ چۆن بتوانین خزمەتی لاوان بکەی لە بوارە جیاوازەکانەوە. دەست و چاوت خۆش بێ. کاک زیرەک، ئەبێ کەمێک لەسەر ئەم فستیواڵە بۆمان قسەکەین. ئامانجی ئەم فستیواڵە چییە؟ کەمێک خۆتان بۆمان پێمان بڵێن کە بەشەکانیشی زۆربەی هونەرین یانە هەمووی هونەرین. ئامانجی سەرەکی ئەم فستیواڵە کە داێنن چییە؟ بەڵێ، خەڵاتەکانی ڕوانگە چەند بەشێکی جۆرا و جۆر لە خۆ دەگرێتن. پارساڵ کە دەستمان پێکرد بەڕاستی وەکو تەجروبەیەک بوو بۆ ئێمە کە چۆن بتوانین پێشبڕکێکی هونەری ئەدەبی زانستی لە نێوان گەنجانە بەرپا بکەین لە سەرتاسەری کوردستانە. خۆشبەختانە پارساڵ پێشوازیەکی زۆر باش لەم یعنی ئیمساڵ دومین ساڵ ئەم ساڵەکە دومین ساڵ پارەکە و ئیمساڵ. ساڵی 2014 یەکەم ساڵ بوو کە ئێمە دەستمان پێکرد. خۆشبەختانە توانیمان لە 7 بەشی هونەری و ئەدەبی و زانستیە زۆرترین ڕێژەیەکی زۆر لە گەنجان بەشداری بکەن. نزیکەی 500 گەنج لە سەرتاسەری کوردستانە کەچی پارساڵ هەمومان ئاگادارین کوردستان ڕوبەڕووی وەزعێکی زۆر ناخۆشی جەنگ و دژواری بووە، بەڵام هێشتانەکە خولیای ویستی لاوان ئەوەنە زۆر بوو تەنانەت ئەم بارگرژەی سەر کوردستانی ڕێگری نەکرد لە لاوان کە بەشداری لەم پێشبڕکێیە نەکەین. یەکەم و دووەم و سێممان هەبوو بۆ هەر بەشێکە. ئەوە بوو لە ناوەڕاستی مانگی 12 ئەنجامی پێشبڕکێیەکەمان لە شاری هەولێر لە هۆڵی سەعەد عەبدوڵڵا ڕاگەیان بە ئامادەبوونی نزیکەی 1000 کەس و هەروەها چەندین نمایشی هونەری جۆرا و جۆر چەکە لە دەروی کوردستانەوە بانگێشکرابوون لە وڵاتی ڕووسیا و لە وڵاتی ئۆکرانیا و هەروەها چەندین چاڵاکی هونەری جۆرا و جۆری کوردیمان لەوێەوە پێشکەش کرد و ئەم 21 لاوە
کە حەوت بەشمان هەبوو لە هەر بەشێک یەکەم و دووەم و سێممان هەبوون توانیان خەڵاتی ڕوانگە بۆ ساڵی 2014 لە ڕێوڕسمێکی زۆر شکۆداردا بەدەست بێنن بۆ ئەم ساڵیش بەڕاستی هەرچەندە ئاستینجی مادی و ئەمانەمان هاتە پێش دارایی بەڵام ویستی گەنجان وای لە ئێمە کرد لە پار ساڵەوە کە ئەم پرۆژەیە لە ناوەڕاستی مانگی 12 کە کۆتایی پێهات ئێمە بەردەوام ئیمێلمان بەدەستگەیشتووە تەلەفۆناتمان بەدەستگەیشتووە لەلایەن گەنجانەوە کەی دەست پێ ئەەکەنەوە. دەبی لێرەوە من زۆر سپاسی سپۆنسەرەکانمان بکەین وەکو فاسلینکە ڕکسس هۆتێلە لە شاری دهۆکە کارفورە و هەروە لیگسیە بۆ برێن بیناسازی کە نەیان هێشت ئەم پرۆژەیە پەشی بکەوێتن و هەروەها نەیان هێشت خەونی گەنجانیش بە فیرۆپچی کە هاتن هاوکاری ئێمەیان کرد کاتێکم لە دەرگایوانماندا دەمانەوێت ئەم پرۆژەیە بەردەوامی پێ بدەین و هەروەها چەند بەشێکمان گۆڕانکاری پێداهێنا بۆ ئەم ساڵەکە بۆی کە بتوانین قوڵتری بکەینەوە زیاتر. پارەکە لە هەولێر بوو بەڵام ئیمساڵ لە شاری سلێمانی ئێوە فستیواڵە بەڕێوە بن بۆ شارەکانتان نەگۆڕن. بەڵێ ئەوەی کە هەدەفەکە لای ئێمە یەکەمیان ڕوانگە مولکی هەموو کوردستانە و هەموو کوردستانیش بەی خۆی دەزانێ هەموو شار و شارچکەکانی بەس بۆ هەولێر نییە. بەڵام هەولێر وەکو پایتەختی کوردستان پارساڵ لە هەولێر ئێمە نمایشی کۆتایی و برین ڕاگەیاندنی ئەنجامەکانمان لە بڵین لە شاری هەولێر کرد. سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە سلێمانی هەمیشە ناوی وا ڕۆیشتووە پڕ لە چاڵاکی و هوەری و ئەدەبی و زانستیە گەنجی ئاکتیڤی زۆرتیایە بۆیە وا هاتە خەیاڵمان وا بە باشمان زانی کە ئەم ساڵەکە ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی و براوەکانە ببینە تەلاری هوەر لە شاری سلێمانی بکەین کە لە 2015 لە شاری سلێمانی لە تەلاری هوەر ئەنجام دەدرێتن بۆ ساڵی داهاتوو بەو هیواین کە بتوانین ببین بۆ شارێکی دیکەی کوردستان هەدەفەکەمان هەموو ساڵی یەک شار لە کوردستان بخۆین. ئەوە ئامانجی ئێمەیە بەڕاستی ئەگەر هیچ ڕێگریەک نیەتە پێشمان بەو هیواین ببین بۆ هەڵەبجەی شەهید بەو هیواین ببین بۆ دهۆک بۆ ڕانیە بۆ هەموو ئەو شوێنانەی کە پێمان خۆشە گەنجێدا ئاکتیڤ بێتن. دەست و چاوتان خۆش بێ. کاک زیرەک بۆ ئەم بەشانتانە هەڵبژاردووە بۆ ئەم فستیواڵە یەکێ تاکەژەنی موزیکە کە زۆر جار ئەبینی کە کلیپێ دروستەکرێ گۆرانی بێژ گۆرانیە خوێنێ بەس گۆرانی بێژەکە دیارە ئەمە پێکیشە لەسەر ئەمە قسەمان کردو وتر بەس گۆرانی بێژەکە دیارە ئەو کەسەوە موزیک لێدا ئەوە نادیارە کەس نایناسێ بۆی ئێمە گرنگیمان داوە کە تاکەژەنی موزیکمان داناوە لەم فستیواڵە. حەزەکەم کەمێ لەسەر بەشەکانتان بە کورتی بۆم قسەکە بزان ئەمە یانێ چی هوەری ریسایکلینە بەجارە بەشەکان بەرین باسکەین هوەری ریسایکلین کورتە فیلمە فۆتۆگرافیە کورتە چیرۆکە داهێنانی زانستیە تاکژەنی میوزیکە و دەستپێشخەری کارە. کاتێک کە باسی هەموو ئەو بەشانێک کە ئێمە دەستنیشانمان کردوونە بە دیراسە کراون باشە ضرورەتی هەڵبژاردننی بەشەکان لە خۆڕەتەن هەر نەبووە بەشێکدانین و یڵ بە ئەم بەشەتیا پێشبڕکێتیا ئێمە مەبەستمان بووە گەشە بەم بەشانە بدەین گەشە بە توانای لاوان و گەنجانمان بدەین لە کوردستان لە چوارچەوەی ئەم بەشانە. بەڵێ ئێمە هەرچەندە ڕێزمان هەیە بۆ هەموو بەشەکانی دیکەی ئەداب هوەر هەمووی لای ئێمە بەرز دەنرخێنرێ شتێک نییە مانای ئەوە بێ کە ئەمانە مهمن و گرنگن بەشەکانی دیکەی هوەر گرنگ نەبن نا بەڵام ئێمە وەکو دەستگای ڕوانگە پێمان باش بوو گەنجان لەم بەشانە قوڵتر بکەینەوە توانەکانیان زیاتر شکۆفە بکەین زیاتر بتوانین لەوێوە ئەم پەیامانەی خۆیان کە هەیتیان بگێنن. کاتێک کە باسی هوەری ریسایکلین دەکەی ئێمە پارساڵ هوەری وێنە کێشانمان هەبوو هوەری وێنە کێشان هوەرێکی زۆر بەرزە عالەمیان تۆ دەبێ ڕێزم هوەرە بگری باشە ئەم هوەرە کۆمەڵک چیرۆک و کۆمەڵک پەیام لە خۆی دەگرێت. بەڵام شتێکی دیکە هەیە کە لە چوارچێوەی ئامانجی کارەکانی دەستگای ڕوانگە خۆی دەگرێتەوە ئەمیشە مەسەلەی پاراستنی ژینگەیە تەماشا ئێمە چیمان کرد کە دەرین هوەری ریسایکلین تۆ چۆن دەتوانیت لە خاشاک لە پاشماوە لە شتێکی فرێدرا و تۆ کارێکی هوەری دروست بکەیت باشە چۆن بتوانیت تۆ گەنج مێشکی گەنج هزری گەنج وا لێ بکەیت باشە لەم شتێک کە ئەمە پێمان وایە بەکەلک نەماوە دەبێت فڕێ بدرێتن و ژینگەی پێویست بکرێتن تۆ بێ کارێکی هوەری جوانی بۆ دوکە ئەمە جیهانیان هوەری ریسایکلین زۆر گەشەی پێدەدرێتن لە هەموو دنیادا و من خۆم هەموو کاتم گوتومە ئەو کاتانێک کە لە وڵاتی بەریتانیا بووم من لە ساڵیادی لەدایک بوونم هاوڕێیەکی شێوەکارم بەرهەمێکی ئەوەنە جوانی بۆ من هێنا هەدیەکی بۆ من هێنا هەتاکو ئێستاکە ماومە لەو هەیەک بوو بەس بە لایلۆنی ئەلاگا باشە دەریایەکی دروست کرد بوو لمی ڕۆخی دەریاکە بە ئوتو
هەمووی پێک نووسان تاوانده بیەوە لایلۆنەکە لە چوارچێوەی دارێکی کردبوو ئەوەنە جوان بوو ڕۆژێکی کردبوو ئاوەکەشیم و با لایلۆنی ڕەنگیشین بیرم کردەوە باشەوە ئەو علاگەی لە دەست هەمومانە بۆ مێشکی ئەو توانی شتێکی وا دروست بکە بۆ من نەمتوانی دوو فرێدانی علاگە پاشماوە ئەمە شتێکە کە خەتەریاتێکی زۆر گەورەی هەیە بۆ ژینگە باشە تۆ چۆن دەتوانی لە یەک کاتدا وەکوی دەرێ بە بەردێک دوو چێشکە بکوژیت هەنا دوو چۆرەکە بکوژی تۆ چۆن بتوانانی هەم کارە داهێنەرەکان داهێنانەکە بکەیت کارە هونەریەکە بکەیت لە هەمان کاتیشدا گرنگی بە ژینگە بدەیت ژینگە بپارێزی ئەمە هەدەفی بەڕاستی ئێمەیەکە و گرنگی پێ بدەین کاتێک کە دێ سەر کورتە فیلم زۆر گەنجمان هەنا توانایەکی زۆر باشیان هەیە فکری زۆر باش و فکری زۆر جوانیان هەیە بۆ سیناریۆ داڕشتن باشە خەڵکیشمان ئازاد کردووە تەنها دوور بێت لە تونند و تیژی دوور بێت لە تەشیرکردنی خەڵک ڕێزگرتن بێتن لە مرۆڤایەتی لە ئاین لە باگراوندی جیاواز لە نەتەوەی جیاواز نابێ شتێکی تیا بێتن ئەم کورتە فیلمان ئیهانەکردنی هیچ کەسێک بێ بەڵام ئەم کورتە فیلمە داواشمان نەکردو بە کامێرەی زۆر زەبەلاح و وەکو هۆلیوود و وەکو بۆلیوود لەوێوە تەسویر بۆ بکرێن نەخێر دەکرێت بە مۆبایلەکەی خۆیەوە بەڵێ ئێمە نامانەوێتن باری گەنجەکانمان قورس بکەین بۆ ئێمە داوامان لێکێ کردووە تەمەنی 15 ساڵ کەمتر نەبێ 25 ساڵ زیاتر نەبێ ئەو گەنجانەی کە تازە لە پرۆسەی خۆناسینن ئەو گەنجانەی کە تازە لە پرۆسەی فێربوونن ئێمە نامانەوێت کەسێک کە خۆی متمەکنە پێگەیشتووە ڕەنگە چەندین دەرفەتی هەبووە بەڵام ئێمە دەمانێت دەستی ئەم گەنجانە بگرین دەرفەت بۆ ئەم گەنجانە بڕەخسێنین کە ئێستا پێویستیان بە هاوکاری هەیە بۆ هەر بەشێکیش من بەرلۆی کە باسی ئەم بەشانەکانەکەم بۆ هەر بەشێکیش کە ئەوم لەبیرە سێ کەسمان داناوە بۆ هەڵسەنگاندنی بەرهەمەکان لە دەرەوەی دەستگای ڕوانگە ئەم کەسانش هەمووی کەسانی خەبیرن شارەزانە واروەها خیبرەی چەندین ساڵیان لە بوارانە هەیە هەموو خەڵکانێکن کە ئیوەنە تۆ ئەتمادیان بخەیتە سەر لەسەر ڕێیان لەسەر خوێندنەوەیان بۆیە دەمانەوێتن لە ڕێگای ئەم کەسە پسپۆرانە بەم گەنجە بگۆترێت تۆ بلیمەتی تۆ قابلیەتێکی باشت هەیە بەڵێ تۆ لە پرۆسەی فێربوونی واتە دوا ڕۆژێکی ڕووناک چاوەڕێت دەکاتن دەمانوێت ئێمە هانی ئەم گەنجانە بدەین وەلە لایەکی دیکەوە جاری وایە کە باسیەوە کراوە ئەم گەنجەکانمان دەڵێن هەموو کات دەرفەت بۆ ئەم کەسانە ڕەخسراون کە پێگەیشتوونە دەرفەت بۆ کەسانێک نییە کە تازە پێدەگاتن کە ئەم قسەی ڕەنگە تەحەدێک جاری وایە ڕاست بێتن باشە ئێمە مەبەستمان بۆ دەرفەت بۆ ئەم گەنجانە بڕەخسێنین کە ئێستا کە بە دوای دەرفەتا دەگەڕێت توانای خۆی بناسێنیان توانای خۆی بنوێنێت توانای خۆی پیشان بداتن ئەمە بەشێکی دیکەیە کاتێک کە دەینە سەر فۆتۆگرافی یەک پرسیات خواتان لەسەر کورتە فیلمین ئەبێت چەند دەقە بێت ئەو کورتە فیلمە دەقەکانیشی پێویست بەڵێ دامان ناوە لە 3 دقیقە کەمتر نەبێتن و هەروەها لە 30 دقیقەش زیاتر نەبێتن بۆ زانیاری زیاتری ئەم بەشانش ئەمن پێم خۆشە هەم بینەران و هەم ئەم گەنجانێک کە مەبەستیانە بەشداری بکەن تکایە سەردانی ماڵپەڕی ڕوانگە.org/awards کە ئێستا لە تەلەڤیزیۆنەکانە هەر لە کوردماکیشە بەڵێ بڵاو دەکرێت پرۆگرامەکەیش ئینشەڵا بڵاو یەکەینەوە دەستان خۆش بێتن لەوێوە هەموو مەرجەکانی تایە مەرجەکانیشمە وا لێ نەکردووە کە گەنج نەتوانێت بەشداری بکە مەرجی وامان بۆ گەنجەکانتان قورس نییە یعنی شتێکی زۆر ئاساییە کامێرەش پێویست نییە هەر بە مۆبایلی خۆی ئەتوانێت ئەویشە کە وچێت هونەری ڕسایکلین ئەوەیە کە هەر بۆ شتانە کە لە ماڵەوە وەک زبڵێکە بەلایەنەوە بەکاریان نەتوان بۆ تابلۆکی زۆر جوان دروستکەن بێنن بەشداریکەن لە فستیواڵەکە دڵێن دایە باوکە خوشکە برام ئەم قوتوانە فڕێمەدا ئەم ئەلاگانە فڕێمەدا ئەم پارچە کاغەزانە فڕێمەدا وانە من دەیکەم بە بەکارێکی هونەری دەستخۆش ئەم پاراستنی ژینگەکەی هەمیش داهێنانەکەی مەستەفێکی زۆریشی نییە یانە بیانەوێت کە مەصرفکەن بۆ کە داهێنانێکی قورس بکەن شتێکی باشت بەبیر هێنامەوە زۆر جارێ لە تاکژەنی میوزیک پەیوەندی ئەومان پێوە دەکرێتن باشە بچم لە ستۆدیۆ بیکەم مەرجی ستۆدیۆتان هەیە چۆنی بێ کاکە من داوامان نەکرد و تۆ بچی لە ستۆدیۆ پارچە مۆسیقاکەی خۆت تەزیل بکەی نامانێت تۆ تەنانەت 1 دینار سەرف بکەیت ئێمە بەبەستمان توانای خۆت پیشان بدەیت بە مۆبایلەکەت ئێستا ماشەڵڵا هەمومان سمارتفۆنمان هەیە وانە مۆبایلی وامانەیە کە ڕیکۆرد بکە بە مۆبایلەکەت چێتوانی تۆ پارچە مۆسیقاکەی خۆت بژەنیت توانای خۆت چۆنە بیژەنیت بەڵام دەنگەکەی دەبێت ساف بێ بۆی کە ئەندامانی لیژنە گویان بێ کە چۆنە تۆ دەتوانی پارچە مۆسیقاکەی خۆت چ لەسەر سیدیەک بێنی چ بە ئیمێل بە MP3 بۆمان بنێری
ئێمە دەکەینە ناو فۆلدەرێکە لەم فۆلدەرە بەناوی جەنابەتەوە حاضر دەکرێتن بۆ بەردەستی پێویستی بە ستۆدیۆ نییە ئەسڵان ستۆدیۆی ناوێ ئەسڵان ئێمە چاومان وەکو باشم کرد چاومان لەوە نییە باشە موزیکیش پێویستی بە تەسویر نییە پێویستی بەس بە موزیکەکەی کە دەنگی ببیستن بالضبط ئێمە تەنها دەمانێت موزیکەکەمان بەڵام گروپ نابێت تەنها دەبێت تاکژەن بێت توانای ئەم گەنجە لەسەریشیان ساوە تاکژەنی موزیک بەڵێ توانای ئەم گەنجە لە ڕووی ژەنینەوە هەر ئامێرێکیش بێ ئامێرەکانی قائینە فودارینە ژێدارن هەر کامە بێتن کێشەی نابێتن ئێستا لەسەر فۆتۆگرافی و کورتە چیرۆک فۆتۆگرافی لە فۆتۆگرافیش ئێمەش بەڕاستی هونەری فۆتۆگرافی لە جیهاندا هونەرێکە کە خەڵکانێک دەتوانن پەیامی جیهان پێ بگەێنن بینە سەر هونەرێکی بێدەنگە هونەرێکی بێدەنگە بەڵام پەیامێکی گەورە لێ پشتە نمونەیەک بێنینەوە لەسەر ئالانی کوردی کە بەداخۆ من شتێکی مەرگەسار بە یەک ڕسمی دنیای هەژان وایە یانە دەنگی هەموو دنیای هێنا سە گۆڕەپانەکان بۆ ئەوەی کە بێن هەم بۆ کورد وایە یان هەم بۆ کورد شتێکی گەورە بوو کە ئەمە بەسەر کووردا دێتن و هەمیش بۆ جیهان کە دەبێت ئاور لەم لایەنە مرۆڤایەتیانە بدەنەوە مناڵێکە بەداخەوە کە بوو بە قوربانی ئەم کارەساتە لە ڕێگاوای بەسەر هات خۆزگە بەگەیشتا بە ئامانجی خۆی ئینشاڵە جێگای بەهەش دەبێتن لەگەڵ هەموو ئەوانەی کە لەم ڕێگایە لەگەڵ شەهیدەکانمان کە ڕوبەڕووی ئەم وەزانە دەبنەوە بەڵام بابینە سەر لایەنە هونەرەکەی فۆتۆیەک چی کرد دنیای هەژان لە وڵاتی ئێمە دەمانوێتن تشجیعی گەنجەکانمان بکەین گرنگی بەلایانی فۆتۆگرافی بدەن یان ئەگە بێت و لە بوارەکان هەتا ئێستا پێیان وابێ فۆتۆگرافی هونەرێکی یان کارێکی گرنگ نییە بەڵێ ئەمە دەمانێت بڵێن فۆتۆگرافی هونەرێکی گرنگە کارێکی زۆر گرنگە پەیامێکی گەورەی لە دواوێ ئێمە دەبێت گرنگی پێدا بدەین کە دێ سەر کورتە چیرۆک ئەویش بە هەمان شێوە خەڵکانێکمان هەیە خەون و خەیاڵێکی زۆری هەیە توانایەکی ئەدەبی زۆر جوانی هەیە باشە بەڵام کەسێک نییە پێی بڵێتن تۆ قابلیەتی نووسینت هەیە یان نیتە کەسێک نییە بۆ هەڵسەنگاندنی بۆ بکە خۆی ڕەنگە نەگاتە ئەم کەسانەی کە کەسانی زۆر پسپۆڕن لە بواری چیرۆکە باشە ئێمە دەفەچمە بۆ ئەم گەنجانش کردوێتەوە ساڵی پار بوو لە یەکێک لە دێیەکانی لای قەڵاتزێ کورتە چیرۆکمان بۆ هاتبوو لەلایەن چەند کەسانێک لە گوندەکانەوە باشە بەرهەمی وان شاکارش چی وا جوانی تیا بوو ئەندامانی لیژنە تووشی سەرسوڕمان ببوون من نهێنیەکە ئێستا ئاشکرای دەکەم یەک لە ئەندامانی لیژنەی برین ئەندامانی لیژنە یەک لە بەشەکان وەکو لەوانە کورتە چیرۆک بوو واروها پار هۆنراوەشمان و لە بەشی هۆنراوەشەوە ڕجایان لێ دەکردین دوو یەکەم و دوو دووەم و دوو سێم هەبێ بۆچی لەبەرەوەی ئەوەندە بەرهەمی جوان و بە پێزیتیا بۆ بەڵام یاسایی پرۆژەکە یاسای خەڵاتەکانی ڕوانگە دەبوای یەک بێ بەڵێ ئەوە وای کرد بۆ ئێمە کەواتە توانای زۆر جوانی ئەدەبی هەیە کە دەبێت تۆ گرنگی پێ بدەیت کاتێککە دێ سەر داهێنانی زانستی لە داهێنانی زانستیە من هەمووش کاتیش بۆم گوتووە قابلیەتی وا لە نێو گەنجەکانی ئێمەدا هەیە لە ڕووی لایەنی زانستیەوە ئەگەر بێت و ئاوڕیان لێ بدرێتەوە ئەگەر بێت و دەستیان بگیری ئەگەر بێت و تەشجیعی زیاتر بکرێن من ئەکەیدم دوای چەند ساڵێکی دیکە هیچ شتێکی وامە کەمتر نابێتن لە چاو وڵاتانی ڕۆژ ئاوە ئێمە گەنجی وا دەبینین ئەپلیکیشنی وای دروست کردووە لە مۆبایلەکانە کە زۆر مهم بوو باشە پار شتی وامان بۆ هاتبوو ئەم گەنجە تەمەنی 7 ساڵە 8 ساڵە چۆن بیری لەم کارە داهێنانە کردوێتەوە یەک لەوانە گەنجێک شتێکی دروست کردووە خۆ ڕەنگە هەبوو بێت لە دنیادا بەڵام ئافرین ئەم گەنجە بیری لەوە کردوێتەوە شتێکە بووکو تۆقەیە لەسەری دەکەیت بۆ نابیناکان کاتێک چەند مترێک نزیک دەبێتەوە لە هەر بربەستێک بێت دیوارێک شتێک بێتن جەرەس لێ دەدا لای ئێمە دوو معنای هەیە یەکەمیان ئافرین بۆ ئەم گەنجە بیری لەم خۆی نابینا نەبووە بۆ هەموو لایەک باڕوون بێتن خۆی تەڵەبەی زانکۆ بووە بەڵام ئافرین بۆ ئەم گەنجە کە چۆن بیرە لەم کارم ئینسانیەتە کردوێتەوە ئەمە کارێکی زۆر بەرزە تۆ هاوکاری نابینایەک بکەین تووشی هیچ کێشە و ئاستەنگ و گرفتێک و کەوتنێک نەبێتن وایە ئەمە لەلایەک دوو چۆن بیرت بۆوە چوو تۆ هەزەیەک دروست بکەی جەڕەسێک ئەلەرمێک دروست بکەی باشە لە جیهازێکا بیهێنی بە پاتریێکی بچووکە کە کەسێک لەسەری خۆی بکە بە ئاسانی لەسەری خۆی بکە ئەمە شایانی ڕێزلێگرتنە ئەمە شایانی خەڵاتکردنە ئەمە شایانی پاڵپشتیکردنە ئەوە هەدەفێکی دیکەی ئێمەیەکە لە ڕووی لایەنی زانستیەوە دەمانوێتن زیاتر هانی گەنجەکانمان بدەن داهێنەرتر بن لە بواری زانستە بەشێکی دیکەمان هەبوو بزانم دەستپێشخەری کار بوو وابوو زۆر کات پرسیاری ئەومان لێ دەکرێتن خەڵک لە هەم لە هونەری ڕیسایکلین کە تەلەفۆنمان بۆ دەکەن یان هەمیش لە دەستپێشخەری کار دەستپێشخەری کار مەبەستمان لە چییە هەر گەنجێک باشە نەک میراتی بۆ ما بێتەوە نەک کۆمپانیایەک پاڵپشتی کرد بێ خۆی فکرەی کارێکی بۆ هاتبێت تەنانەت ئەگە دانانی دوکانێکی بچووکیش بێ دوکانێکی حەلاقی بێ خەیاتیە هەر کارێک بێتن خۆی دەستی پێ کرد بێ لە ماوەی ئەم 2 ساڵە 2013 هەتاکوی ئێستاکە دوکانەکەی پێشکەوتنی بەخۆوە بینی بێ
گەشەی پێدەگوتە دیڤلۆپمنت باشە گەشەی پێدابێتن بە بزنسەکەی لە دوکانێکی بچووکەوە بۆتە دوکانێکی گەورە حەلاقێک بووە سەرتاشێک بووە لە یەک کورسی کە خۆی سەری خەڵکی چاک کردووە ئێستا دوکانەکەی وای هاتووە 6 حەلاقی دیکە لەگەڵ ئەو ئیش دەکاتن هەدەفی ئێمە چییە زیاتر گەنج ئێعتماد بکاتە سەر خۆی و هەروەها گەنج سیقە بەخۆی بکاتن و ئەو گەنجەی کە خۆی سیقەی بەخۆی کردووە لە بڕی ئەوەی چاوی لەوە بێتن لە حکوومەت دایمەزرێنی لە شوێنەکە خۆی هەستاوە بە دەستی خۆی دوکانێکی داناوە بزنسێکی دەست پێ کردووە ئەمڕۆکە زۆر سەرکەوتووە نەک خۆی چەندین گەنجی دیکرد لە چواردەوری ئەو چەندین خێزانی دیکرد لە چواردەوری ئەوە سوودمەند بوونە تیایدا ئەمە شایانی ڕێزێنانە ئێمە ڕێزەم گەنجە دەنین خەڵاتی دەکەین پێ دەڵێن زۆر سپاس دەستت خۆش بێ لەبەرەوەی ئەمەی کە تۆ دەکەی خزمەتێکە بۆ ئێمەش یعنی کەواتە دەست پێشخەریکارمە بەسمان لەوەیە هەر کەسێک لە دوکانێکە لە ئیشێکە سەرکەوتنی بەدەست هێنابێتن لە 2013 هەتاکوی ئێستا دەست و چاوت خۆش بێ چەند دیمەنێکەیە لەسەر فستیواڵەکەی پارەکەوە پێکەوە خۆشەویستان ببینین فەرموون. Welcome to the Ruanga Awards 2014. For the first time ever in the KRG, we are here tonight a few hours just before the actual awards show. And I'm here to take you and to show you some inside footage and behind the scenes and Ruanga Awards in the making as we meet the amazing Ruanga staff that's been working very, very hard in order to present you this amazing show. دەست خۆش کاک زیرەکی ئینشەڵا سەرکەوتوو بن ئەگەر ڕووکردنەوەیەک هەیە لەسەر و فستیواڵی پارەکە بۆمان بڵێ لەسەر و دیمنانە بەڵێ ئەم کورتە ڤیدیۆیە ئەمە خلاصەیەک بوو لە ڕێوڕسمی نمایشی ساڵی ڕابردوو کاتێکە ئەنجامەکانمان ڕاگەیان لە هەولێر لە هۆڵی سەعات عەبدوڵڵا زۆر زۆر دڵخۆش بووین فەزایەکی وە جەوێکی وا دروست کرابوو گەنجەکان هەستیان بە شکۆی خۆیان دەکرد هەستیان دەکرد شکۆدارن لە چیەوە لەوەی کە فەرشی سوورمان بۆیان ڕێکخستە بوو تۆ گەنجێکی شانوی بەسەری فەرشی سوورەدا بڕۆی بڵێ وەڵفەیماندانا و کە خەڵک داهاتن ڕسمیان لەگەڵ دەکەن وەکو کەسانی کە بەناو بانگن لە دنیاکە دەکرێت و هەروەها چەند نمایشکارێکی جیهانیمان هێنابوو یەک لەوانە ئەمە هونەری لم بوو
کە زۆرینەی خەڵک دیان بۆ یەکەم جار بۆ ئێمە لە کوردستانە بە لایڤ بیبینین لە ئۆکرانیا هێنابوومان بانگێشمان کردبوو و هەروەها گروپی هونەری شانۆی سێبەرمان هێنابوون ئەوانیش کە هاتبوون نمایشێکی زۆر جوان و سەرنجڕای کێشیان کرد زۆرینەی گەنج کە بەشداریان کرد و پاشان کە ئێمە تەواو بووین لە نمایشەکەدا هەر لەوێەوە چەندین گەنجی دیکە خۆیان ئامادە دەکرد بۆ ساڵی داهات و ئەمانیش بەشداری بکەن بۆ هیوایشن کە ئەم ساڵەکە دووبارە شێوازێکی وا دروست بکەین لە ناو فەزایەکی وا دروست بکەین لە نێو هۆڵەکە لە شاری سلێمانیە گەنج زیاتر هەست بە شکۆی خۆی بکە گەنج زیاتر هەست بە توانای خۆی بە فەخری خۆیەوە بکات ئەوە کاک زیرەک زۆر کاتمان نەماوە ئەمە بزان مەکانیزمی بەشداریکردنی ئەو گەنجانە بە شێوازەکە بەڵێ ئەم گەنجانە دەتوانن ئەوەی بەرهەمێک بێتن وەکو بڵێن کورتە چیرۆکە فۆتۆگرافیا باشە تاگژەنی میوزیکە وەکوی کە باسمان کرد دەتوانن بە شێوازی ئیمێل بۆمان بنێرن کە ئیمێلەکەشمان لەسەر پۆستەرەکان هەیە لە دیعایەکانیش هەیە و هەروەها دەتوانن بە لە ڕێگای نووسینگەکانمانەوە لە هەولێر کە دەکەوێت تەلەفۆنیشتان هەیە ڕقم تەلەفۆنیشمان هەیە 812 و هەروەها نووسینگەمە لە سلێمانی 812 بەڵێ نووسینگەمە لە سلێمانی گوندی ئەڵمانی خانووی ژمارە 4مان هەیە هۆتێل ڕێکسۆز لە شاری دهۆک کە ئەم بەرهەمانەی کە دەبێت بەدەست بهێنرێ و لە بۆ نمونە باسی هونەری ڕیسایکلین دەکەین یان هەیە کورتە فیلمەکە دەبێت بەدەست بهێنێت چ تارێخێکیش دەبێ و شتانە بێنن و بەرهەمانە بێنن بەڵێ لە دەی هەشتەوە ئەمە ئیعلانی ئەم پرۆژەیەمان کردووە هەتاکو 11 دوا بەرواری وەرگرتنی بەرهەمەکانە بۆیە من لێرەوە داوا لە گەنجان دەکەم تکایە ئەوەی هەتاکو ئێستاکە بەرهەمەکەی ڕەوان نەکردووە مەبەستێتی بەرهەمەکەی بنێرێتن بەر لە 11 2015 بەرهەمەکان بگاتە دەستمان چ بە ئیمێل بێت لە ڕێگای نووسینگەکانمانەوە بێتن هەتاکو بێبەش نەبن لە بەشداریکردن لە بەرەوەی لە دوای 11 2015 بڵێن ئەم ساڵەکە ناتوانین هیچ بەرهەمێک وەربگرین و لەوێ ڕەنگە ئەم گەنجانە بە دڵشکایی بمێننەوە بەڵێ بەس بە کورتیش ئەو گەنجانە کە هەمویان بەرهەمەکان دێنن کاتی فستیواڵەکە دێنەوەی تر لەوێ هەڵە بژێرن کۆتاییەکەی بە شێوازێکە نا کاتێک ئێمە بەرهەمەکان وەردەگرین 11 هەمووی بە فۆلدەری جیاوازە هەموو کۆدی لەسەر ناوەکان لا دەبین کۆدی بۆ ناوەکانیان دادنین بە کۆد دەدەینە ئەندامانی لیژنە باشە بۆ هەر بەشێکە لیژنەکان بەرهەمەکانیان تەسلیم دەکەین ئەوان هەڵسەنگاندنمان بۆ دەکەن هەتا 25 نەتیجەکە دەدەنە ئێمە کە 25 نەتیجەکانیان دا ئێمەش خۆ ئامادە دەکەین بۆی کە هۆڵەکە بڕازێنینەوە بۆی کە ڕێوڕسمێکی شایستە و جوانیان بۆ بکەین لە 12 لە تەلاری هونەر لێوەوە ئەنجامەکە اینجا ڕادەگەین حتمما بانگێشی براوەکان دەکەین کە دەبی بێن ئامادە بن لە هۆڵەکە و هەروە کەسوکاریان فەن هونەرمەندان ڕۆژنامەنووسان و زۆربەی گەنجەکان و چین و توێژەکانیش بانگێش دەکەن بۆی کە ئامادەی ئەم ڕێوڕسمە گرینگە بن لەوێوە شکۆی ئەم گەنجە جوانانە بەرزکەوتن کاک زیرەگەک لە کۆتایە شتێک هەیە پێمان بڵێیت من زۆر سپاسان دەکەم زۆر سپاس دووبارە بۆ ئەم دەرفەتە بۆ گرنگ ئەوە ئەم ئاماژەیە کە ئێوە گرنگی بە توێژی لاوان دەدەن زۆر گرنگە چۆن پرۆگرامەکەمان ماڵی ئێمە بێ زۆر گرنگی بەدێن بە منداڵ و گەنجەکانمان ئێمە قسەی ئەومانە زۆر پرۆگرامەکەمان خێزانیە کە دایک و باوک ئاگاداری منداڵەکانیان بن کە ببوونەوەی زۆریش گرنگە کە ئێوە بن بە میوانی ماڵی ئێمە زاناریەکی جوانتان بەخشی بە خێزانەکان هەمویان بەشداریەکەن لە ئەم داهێنانە زۆر سپاس ماڵتان ئاوەدان بکاتن و بەو هیوایشم زۆرینەی گەنج لە سەرتاسەری کوردستانە بەشداری لە پێشبڕکێی خەڵاتەکانی ڕوانگە بکەن و هیوای سەرکەوتن بۆ ئەو گەنجانە دەخوازم بۆ هیوایم پلەی یەکەم بەدەست بێنن و ئەوانەی کە پلەی یەکەمیان بەدەست نێنە ساڵی داهاتوومان هەیە دەتوانن زیاتر خۆیان هیلاکتر بکەن و دەتوان بە بەرهەمی بە پێشتر بەشداری بکەن دووبارە سپاس زۆر سپاس دەکەم دەست و چاوت خۆش بێت زۆر سپاس بۆ بەشداریت بە خێراتی سەرچاو بە خێراتی زۆر سپاس دەکەم خۆشویستان جای ناوبڕجێنەوە وەلاتان لەگەڵ هونەرمەندێکی دەنگخۆش ئەبینە میوانی ماڵەکەتان پێتان ناڵم دێمەوە وەلاتان